دەستپێکیش ئەچینە هەڵەبجەی خۆشەویست و باس لە بڵاوکردنەوەی نوێترین کۆبەرهەمی شعری یەکێک لە شاعر و قەڵەمە جوانەکان ئەویش زۆر بەڕێز ئیبراهیم هەورامیە دیارە هەورامانیە بڵاوە کرێتەوە دیارە لە مەراسیمێکی شایستەیە 11هەمین کۆبەرهەمی ئەم نووسەر و ئەم قەڵەمە دیارێنێ و ئەدەبیات بڵاو کرایە و بامەدەبوونی بەشێک لە نووسەران و لە ئەدیبان و لە کەسانی ئاسایش توانراکە کتێبەکە بڵاو بکرێتەوە و هەروەها خوێندنەوەش بۆ 11مین کۆبەرهەمی شعری مامۆستا ئیبراهیم هەورامانی بکرێت. لە کۆڕێکی ئەدەبیدا خوێندنەوە بۆ تازەترین کۆبەرهەمی شعری ئیبراهیم هەورامانی شاعیر کرا. لە هۆڵی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هەڵەبجە بامادەبوونی ژمارەیەک لە نووسەران و شاعیران و میوانان بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هەڵەبجە کۆڕێکی ئەدەبی ڕێخست بۆ خوێندنەوەی تازەترین کتێبی شعری ئیبراهیم هەورامانی بە ناونیشانی مردن لە کاتی بەهار. ئەم کتێبەی نووسەر 11هەمین کۆبەرهەمی ئەدەبی شعریەتی و بڕیارە لە ماوەی داهاتوودا بە زمانی فارسی لە ڕۆژهەڵاتی کوردستان و لەسەر ئاستی وڵاتی ئێران بڵاو بکرێتەوە. کۆبەرهەمە شعرەکە لەلایەن کاروان حەسەن خوێندنەوەی بۆ کرا بە سەرنجی ئامادەبووان زیاتر کۆڕە ئەدەبیەکە دەوڵەمەندتر کرا. فەلاحی لە وڵاتی ئێران کاری تەرجمەکردنی بۆ زمانی فارسی تەواو بووە. لەلایەن دەستگای چاپ و بڵاوکردنەوەی هرمس چاپەکرێ. ئەم کتێبە پایامەکانی منە بۆ ئینسانیەت لە ڕێی دواندنی سروشت و لە ڕێی نیشاندانی جۆرێک لە فەراغی ژیانی ئینسان کە تەنهاییە تەنهاییش کە بۆ خۆی مانە فەلسەفیەکەی هەیە لەوەی کە مانایەکی عاتفی و ئایدیایی هەبێ. کۆمەڵەکە لە 85 کورتە شعر پێگاتووە. ئێستا کە من با بڵێن لە دوای کتێبی گەڵاکان لە پێش کتێبی گەڵاکان تەنیا دەوەرێن ئوسلوبێکی تازەی نووسینی شعری خۆمم هەیە کە زیاتر مامەڵە لەگەڵ دەقی کورتاکەم. دیارە لە درەژەی کار و چالاکیەکانمان بۆ تەواوی هونەرمەندان و نووسەران و ڕۆشنبیران ئەمڕۆژ یەکێکە لە بەرهەمەکانی شاعری شارەکەمان کاک ئیبراهیم هەورامانی بوو بە ناوی مردن بە کاتی بەهار. کاک ئیبراهیم یەکێکە لە قەڵەمە جوانەکانی ئەم شارە ئەمڕۆ لێرە ناساندن بۆ کتێبەکەی کرا و بۆ کەزان بەڕێوەبەرایەتی گشتی و ڕۆشنبیری هەڵەبجە ماڵێکە بۆ تەواوی هونەرمەندان و نووسەران و ڕۆشنبیران تەواوی کار و بەرهەم و چالاکیەکانیان لێرە نمایشەکەن. ئێمە هاوکار و پشتیوانیانی.